جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕێنەوە بۆ تەواوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کە لەسەر مەسەلەی جیاوازی ڕاو بۆ چوون لەسەر پرسی دەستور لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و کاریگەری لەسەر ڕێکەوتنامەی استراتیژی. پێش ئەوەی بگەڕێینەوە بەشی دووەم بە ئەم لێدوانانە ببینین هیچ چەند هاوڵاتیەکی دوهۆک و شاری هەولێرە. کاریگەریە وەسەنەبن سەر ڕێککەوتنەوە استراتیژی مۆبایلی هەردوو پۆرتێ دەسەڵاتدار چونکە ڕێککەوتنەوە استراتیژی پتر بوو بابەتێت گرنگ سەر هەندێک ستوینێت یەت نەتەوەیی و بەرژەوەندیۆن پۆرسنە بەرژەوەندیت یەت گشتیت هەرێمێ دەهاتی ئیمزاکردن و دستور شتێکی پێویستە بۆ میلەتی کورد بە تایبەت لەو زروفێکە ئێمە تێدا دەژین با بدرێتە ڕاپرسی بە زووترین کات بۆی کە ببینە خاوەن دستورێک لە مستەقبل تەسیرمان لێ دەکاتن لەوەیە زۆرتر باشترە دەستورەکی بە پاک و خایەنی و دەستورەکی مستەقبەلیمان لۆدانێن کە بتوانە جیلەی داهاتوو بتانی خێری لێ ببینی بتانی ئەو شۆڕشەی کرایە لەسەری بزانی شۆڕشێکی چاک بیرە بۆ چۆنێن جیاواز دەناوە هەر ملەتێکی دانی شانە شارستانی و مەدەنیەتەیە لێ جێداخەیە ئەڤروکە ئەم بینین ئەف داخویانیên هەردوو بەرپرسên هەردوو پارتên دەسەڵات dijî yek û gehiştiya astê qaîdeyê jî hêrişê bikene ser êk û du bidîtina min ya pêdiyar ser herdû parda pêdoçûneke rêkeftina stratîjî da bikin eger pêdoçûnekê nekin ez bawerim daxuyaniyet wan û digel hêrişkirina قاعدة هردو دا صلاة دبيت جاية تقدانا باركنا أصيل في ولات. منش كم مواطنة شيء كردي حزد كم بيشتر بتريت برلمان دواي استفتاء فيه. برلمان تنكسر كاستاكا آية أو كسانة دتوانن بقشتي لو رجع إمرو راي أو همو هولاتيانا بدن أو برساري مديرين وأوان خوان والله ما عندنا. رسمی مکتب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و یا پارتی دیموکراتی کوردستان پێیوە نەڕێنشتینە هێشتا سەروان پرسا کادگەنە چ بریار گەلێک یا طبیعیە و ئەف داخۆیانیە حتا ڕادەیەکیت کەسیژی بنێت وەکو بێژن هەڵویستێ یە پارتێکی بتنێ بیتن و گەلێک طبیعیەژی و ئەف هەڵویستە بێنە گوهارتن ژیت ئەنجامی پێیوەڕێنشتنێدا و ئەنجامی هەفدیتنێدا و ئەنجامی گەهشتنا یان گەهشتن هەندێک بریارێت بەداخەوە بەهۆیەوە ئەزمونێکە لە کوردستاندا هەمانە لەگەڵ ئەو دوو حیزبە پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی هەمیشە لەسەر ناکۆچە بچووکەکانیش چەندین جار کوردستانیان دووچاری قەیران کردوێتەوە لێرەدا تەنیا شتێکەوەیە کە بیڵێن چاوەڕوان دەکەین دوای ئەوەی کە هەردوو لایەن بۆ ماوەی زیاتر لە 8 ساڵ بەیەکەوە دەسەڵاتی ئەم وڵاتەیان گرتە دەست و لە بەرامبەردا بانگەشەی هەرێمێکی دیموکراسیان دەکرد ئێستاش بتوانن لە ئەگەری هەبوونی ناکۆچێکی لەم شێوەیەدا لەسەر دەستور لەسەر پرسی دەستور بتوانن بە شێوەیە گفتوگۆ و دیالۆگ و لێک تێگەیشتن پرسەکان چارەسەر بکەن و دووبارە نەمانگەڕێنەوە نێو کێشە و ململانەیەک. کاگارس لەگەڵ جەنابەت دەست پێکەمەوە کە ئەو لە قسەی ئەو برادەری کۆتاکە باس لەوە دەکات ئەزمونێکی تاڵ هەیە لە نێوان ئەم دوو حیزبە لەبەر ئەوە هەر کێشەیەکی بچووکیش بێ هاوڵاتی یاخود بەشێک لە هاوڵاتیان تووشی ترس و دڵڕاکیە بن کە جارێکی تر ناکۆکی و ململانی دروست نەبێتەوە ناحقی خەڵک نییە فعلەن ئێمە ئەزمونمان هەیە لە شەڕی ناوخۆیی لە ململانەی پڕ لە تونند و تیژی بەڵام ئومێد دەکەم وە دڵنیاشم جارێکی تر ئەوە ڕوو ناداتەوە بەڵام ئەبێ تۆش ئەوە بزانێ یعنی وەختێک ئێمە هەردوو لامان ڕێکەکەوین هەیە ئەڵێ ئەوە بوون بە یەک و ئەوە کۆنتترۆلی دەسەڵاتیان کردو ئەوە پاوانی دەسەڵاتیان کردو ڕێککەوتنەکە تەنیا لە بەرژەوەندی خۆیان ئەوانە وەختێک ڕێی جیاواز دروستە بێ خەڵکێکی دێ دەڵێ ئەها ئەوانە خەریکی شەڕی ناوخۆن و خەریکی دروستکردنەوەی ململانێ و ئەوەنە ئەوە بەڕاستی نە ئەوەش و نە ئەوەش من پێم وابێ پرۆسی سیاسی یاخەرەوە دیارە حەدوەسەتەکەتان پیشانی خەڵک نەیەوە یان پێکەوە بوونیان دژ ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ ئەوەی لە بەرژەوەندی گشتی بێ ئەوەی لە بەرژەوەندی میلەتەکەمان بێ بەیەکەوە دەبین ئەوەی تریش تایبەتمەندەکانی خۆمان پاراستووە و من پێم وابێ ئێستا تەنانەت بوونی ڕێی جیاوازیش لەسەر دەستور یەکێکە لە جوانیەکانی کوردستان بە شەرتێک وەکو دەڵێن لە ئاخیر لە ئەنجامدا بگەینە ڕێککەوتن و سازان لەسەری چونکە ئێستاکە زۆر بە ئاشکایی ڕێی جیاواز دەردەبڕێەوە ئەو دەربڕینە ڕێی جیاوازە تەنان لەسەر دەستور دروستبوونی ئەو ململانێ من پەیما بێ هاندەرێکی باشە بۆ گەشەکردنی
پرۆسی سیاسی و دروستبوونی ڕێی گشتی لەسەر بەنسبەت یەکێتیەوە ئەمە وەک هەندێک لە چاودێران باس لەوە دەکەن تەنها بۆ بانگەشەی هەڵبژارنەکان نییە کە ئەمڕۆ ئەجیاوازە دەرەبڕن ئێوە خۆتان ینی قەنەعەتتان وایە کە ئەم دەستورە ئەبێت چارەسەر بکرێت سروەخان یەکێتی بۆ بانگەشەی هەڵبژاردن کام حزب هەیە ئەگەر پرۆسەیەکی دموکراسی هەیە ململانەی سیاسی هەیە حزبی جۆرا جۆر هەیە لە هەر وڵاتێک لە وڵاتەکان بانگەشە بۆ هەڵبژاردن نەکە لەکوێ هەیە لەکوێی دنیا هەیە هەموو حزبێک بە گۆڕانتەوە بە یەکگرتووتەوە بە کۆمەڵتەوە بە پارتەوە بە یەکێتیەوە بێگومان ئەو مەسەری لەبەر چاوەگرن بەڵام ئێمە بە دڵنیاییەوە من بە دڵنیایی پێ دەڵێم بەڵێ تێبینیمان زۆرە لەسەر دەستورەکە بەڵام خۆ دەستورە بەخواستی ئێمە یەکێتی نەنووسراوەتەوە یعنی بێگومان بەخواستی حزبێکی تریش نەنووسراوەتەوە ئێستا شتێ بینیمانە ئێستا کاتێک کە دێتە قسە دێتە سەر ئەوەی کە ئایا وەکو باسم کرد دەستورێک پسند بکەین کە مایەیە خستنەوە مایە ڕێخستنەوە بیا دەستورێک پسند بکەین کە مایەی لێکترازان بێ کامی بێ ئێمە لەگە ڕێخستنەوە و یەک خستنەوەینە بەدڵنیاییەوە و ئەو گفتوگۆی کە ئێستاکە لەسەری هەیە نەگەیشتۆتە بنبست لە ئەنجامدا ئێمە هەموو لایەنە سیاسەکان ئەبێ لەسەری ڕێکەوین بەڵام کاتێک قسە دێتە سەر ئەوەی ئایا ئێمە وەکو یەکێتی تێبینیمان لەسەر کام بڕگایە ئەو کاتێک لەگەڵ لایەنە سیاسەکان بەڕسمی دانیشتین لەگەڵ پارتی لەگەڵ لایەنەکان دانیشتین ئەڵێن ئەوە تێبینیەکانی ئێمەیە تێبینیەکانی گۆڕان ئەوێ تێبینیەکانی پارتی ئەوێ خۆ بێگومان ئەو کاتش هەمومان ئەبێ هەندێکمان دەست بەرداری هەندێک لەو بڕگانە بین بەڵام گرنگەوێ لەسەر ڕێکەوین لەسەر ڕێکەکەوین ئەو ڕێککەوتنە ئەو سازانە نیشتیمانیە بە نسبەتی قۆناغی ئەمڕۆی کوردستان ئێمە بە گرنگی دەزانین ئێمە پێمان وایە ئێمە لە هەڵومەرجێکی سیاسی واداین کە چەندی بکرێ نەک ئێمە ڕێککەوتن نامەستراتیژەکەی بپارێزین وەکو لەسەر دەستوریش ڕێک بکەوین نەک ئەوە ڕێککەوت نامەستراتیژە فراوانتریش بکەین نەک ئەوە بەڵکۆ ڕەنگە پێویستمان بەوەی بەڕاستی بۆ قۆناغێکی دیاریکرا و دوای هەڵبژاردنەکان ئێمە هێزە کاریگەرەکانی کوردستان بۆ قۆناغێک لە قۆناغەکان بۆ دامەزراندنی حکوومەتێکی هاوڵاتی بە نیشتیمانیکردنی دام و دەستگاکانی ئەو وڵاتە هەمومان بێکەوە کارکرد من پێم ئەوە پێویستیەکی نیشتیمانیە یعنی لە ڕێککەوتنی استراتیژی فراوانتر گرنگتر و لە ڕێککەوتنی لەسەر دەستوریش گرنگتر من پێم ئێمە هەموو لایەنە سیاسەکان لە دوای هەڵبژاردن پێویستمان بە قۆناغێکی دیاریکراو هەیە کە پێکەوە وەکو دەڵێ پایەکانی سیستمێکی دیموکراتی و مەدەنی دابڕێژین اینجا دوای ئەوە وەکو دەڵێ بچینە پرۆسی ململانەیەکی ئاشتیانەی هەڵبژاردن و زۆر سوپاس کاگارێز کە خاموش بە بێمە لای تۆ هەر لەسەر مەسلەی هەموارکردنەوەی دەستور کێشە چییە ئەگەر دەستورەکە ئێستا ئاوها بچێتە ڕاپرسی و دواتر هەموار بکرێتەوە ینی ئەو مادانی کە تایەتی کە کێشەی لەسرە کە هەموار نەکرێتەوە چین ینی مادەیەک یاخود بڕگەیەک هەیە کە دوای ڕاپرسی ترسی ئەوەی هەبێت کە هەموار نەکرێتەوە خۆی ئێستا وەکو باسمان کرد پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە یاسای پەسەندکردنی دەستوری هەرێمی کوردستان ژمارە 16 ساڵی 2008 پەسەند کراوە ئەم یاسا خۆی دووجار هەموار کراوە ئەگەر مەبەست ئەوە بێتن دووبارە بگەڕێنرێتەوە بۆ پەرلەمان لێژنەیەک پێک بێنرێت بۆ پێداچوونەوە پێویستە ئەو یاسایە هەموار بکرێتەوە بەکوتیشم ئەو یاسا خۆی دووجار هەموار کراوەتەوە ڕێگەری ژنیە لە بەردەم ئەوەی جارێک تریش هەموار بکرێتەوە بۆ ئەوەی بوار بڕەخسێ پێداچنەوەی بۆ بکرێت سەبارەت بەوەی هەموار بکرێتەوە دوای ئەوەی پرۆژە دەستورەکە دەچێتە باری جێبەجێکردن تەمەەن دەستور دوو جۆری هەیە لە ڕووی هەموارکردنەوە دەستورێک پێ دەوترێت دەستوری نەرم دەستورێک پێ دەوترێت دەستوری جامد ئەو جۆرە ئەو پرۆژە دەستوری هەرێمی کوردستان لە جۆری دەستورە جامدەکانە ئەگەر ئێمە سەیری دەسەڵاتی هەموارکردن بدەین لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دەبینین ئەو ڕێکارە یاساییانی یاخود ئەو ڕێکارە دەستوریانی کە لە دەستورەکە دانراوە ڕێکاری زۆر قورسن واتە ئالۆزن بۆ مەسلەی هەموارکردن ئەو ڕێکارانە بە چەند قۆناغی تێپارتەوێت قۆناغی یەکەم ئەوەیە پێشنیارێکە بێ پێشنیارەکە لەلایەن سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتەوە یاخود یەک لە سی ئەندامانی پەرلەمان پێشنیار دەکەن دوای ئەوەی کە پێشنیار دەکرێت اینجا دەدرێتە دادگای دەستوری سەیری ئەو پێشنیارە دەکات دواتر لە پەرلەمان دەبێت بە دەنجی دوو لەسەر سێ پەسەند بکرێت دوای ئەوەی پەسەند دەکرێت اینجا دەخرێتە ڕیفراندۆمەوە بۆ ئەوی بزان خەڵک دەنجی پێدایانە ئەمە گەر بە وردی دەقەکانی ئەو ڕێکارە یاسایی ڕێکارە دەستوریە بخوێنینەوە سەبارەت بە دەسەڵاتی هەموارکردنی دەستورەکە بۆمان دەردەکەوێت ئەو دەسەڵاتی کە دراوەتە دادگای دەستوری بە تایبەت لە مەسلەی جۆری سیستەمی حکومڕانی جۆری سیستەمی سیاسی دەبینین مەسلەی هەموارکردن ئەوەی پەیوەندی بە سیستەمی سیاسیەوە هەیە زۆر قورس دەبێت لەبەرچی لەبەرەوەی لە مادەی ئەو دەسەڵاتە دیاری کراوە دەڵێت دەسەڵاتی هەموارکردن بۆی نییە
ئەو مادانە هەموار بکاتەوە کە زیان بە سەلامەتی سیستەمی سیاسی دەگەێنێتن. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ پرۆژە دەستورەکە دەبین لە مادەیەکی باز جۆری سیستەمە سیاسیەکە دەکاتێت سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمی پەرلەمانی دیموکراتی کۆماریە. لە کاتێکدا دەبین خاڵی ناکۆچی ململانەیەکانی نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە مەسلەی جۆری سیستەمی حکومڕانیە. ئەوەی ئۆپۆزیسیۆن پێداگری لەسەر دەکات مەسەلەکە ئەوەیە جۆری سیستەمی حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان بێتە پەرلەمانیەکی تەواو. ئەوەی لایانی دەسەڵاتیش جەختی لەسەر دەکاتەوە دەبێت سیستەمەکە وەکو خۆی بمێنێتەوە کە جۆری سیستەمی پەرلەمانیەکی تێکەڵێ. کەواتە لە کاتێکدا ئەگەر پرۆژە دەستورەکە بەو شێوەیە تێپەڕێنرێت دووبارە داواکاریەکەی ئۆپۆزیسیۆن بخرێتە بەردەم دەسەڵات بۆ مەسەلەی هەموارکردنی دەستورەکە تایبەت بە مەسەلەی جۆری سیستەمی حکومڕانیەکە هیچ مانایەکی بۆ نامێنێتەوە چونکە ئەو کاتە بۆ دادگای دەستوری هەیە ئەو پێشنیاری کە داوا کراوە ڕەت بکاتەوە بەهۆی ئەوەی ئەو پێشنیارانە زیان بە سەلامەتی سیستەمی سیاسەکە دەگەێنێ کەواتە تۆ ئەو کاتە ناتوانانی سیستەمە سیاسەکە یاخۆ سیستەمی حکومڕانیەکە بگۆڕی لە کاتێکە وەکوتم خاڵی منلانی ناکۆچی سەرەکی نێوان ئۆپۆزیسیۆنی دەسەڵات لەسەر مەسەلەی جۆری سیستەمی حکومڕانی. زۆر سوپاس. چنار خەرباب لەگەڵ جەنابە بگەڕێمەوە سەر تەوەری سەرەکی بەرنامەکە. ئایا ئێستا ضرورەتێک هەیە بۆ ئەوەی ڕێککەوتن نامەی استراتیژی نێوانیکەتی پارتی هەڵبوەشێتەوە یاخود ئەبێت ئەم ڕێککەوتنە هەر بەردەوام بێت؟ هیچیەوەیە من جوابی و وەڵامە بدەمەوە یەک قسەیەک لەسەر ئەوەی کە ئایا ئەگەر ئەو دەستورە ئەو پرۆژە دەستورە بخرێتە ڕاپرسی و ئەگەری ڕەفزکردنەوەکەی چەندە مەترسی زیان دەگەێنی بەو هەرمە من پێم وایە مەسلەیەکی زۆر ئاساییە. زۆر ئاساییە دەستور قبول بکرێت زۆر ئاساییە ڕەفزیش بکرێتەوە لایەن خەڵکی کوردستان و ئەمە ڕێکارێکی یاسایی دەستوریە و پرۆسێکی سرف دموکراسیە. لە کۆمەڵێک وڵات بۆ نمونە ئەمریکا 27 جار دەستوری ئەم وڵاتە هەموار کراوەتەوە و زۆر ئاساییە. لە فەرەنسا لە ساڵی 1946 دەستور دراتە ڕاپرسی ڕەفز کراوەتەوە جارێکیکە دراوەتەوە بە جەمعیەکی تەسیسی دروست کراوە ئەمە پێداچوونەوەی پێکردو جاریشکە درایتەوە ڕاپرسی. من پێم وایە ئێمە لەو کۆمەڵە وڵاتە دیموکراتیانەی کە ئێستا لە دنیادا هەن نەکەمترین نەپێشکەوتوترین نەزیاترین بەڵکو ئێمە لەوان خەریکە نموزەجێک فێر دەبین بۆ من پێم وایە نابیلەوە بترسین زۆر ئاساییە. پارتی ئەگەر بەدیدی ئەو خەڵکەی کە پێداگیریەکە مەسەلەکە دەستوری یاساییە دەمانەیە مەسەلەیە بە شێکی یاسایی بڵێ ئەگەر ئێمە کەمینین ئۆکەی قبولمانە نەتیجەکەی زۆر نەتیجەکە ڕەفزە و دەدرێتەوە جارێککە ئەوەی لەسەر دەکرێت تعدیل لەسەر دەکرێت سەبارەت بە وەڵامی ئەوەی کە مجادلەی لەسەر سیستەمی پەرلەمانیە سیستەمی ڕیاسیە. من نازانم برادرانی ئۆپۆزیسیۆن بەجوانی ئەم دەستوریان خوێندتەوە ئەو پرۆژە دەستوریانە. سیستەمی هەرێمی کوردستان پەرلەمانیە. سیستەمی وڵاتێک سیستەمی سیاسی تەبیعەتی سیستەمی سیاسی وڵاتێک بەوە دیاری ناکرێت کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردیان ڕاستەوخۆ هەڵبژێردێ بەڵکو هەیکەلیەتی سیاسی سیستەمەکە دیاری دەکە سیستەمەکە ڕیاسیانە. لە وڵاتێکی وەکو نەمسا سەرۆکەکەی ڕاستەوخۆ هەڵدەبژێردێت بەڵام سیستەمەکەی پەرلەمانیە. لە وڵاتێکی تری وەکو سکۆتلەندا وەکو فنلەندا وەکو سنگاپورە وەکو مسر هەموو ئەوانە سەرۆکەکانیان ڕاستەوخۆ هەڵدەبژێردێ بەڵام سیستەمیان پەرلەمانیە. جەدەلەکە لەسەر ئەوەیە سەرۆک دەبێت لە پەرلەمان هەڵبژێردرێ ئەگەر نا پێم وایە ئەمە ئەوان جەدەلەکەیان تێکدایە سیستەمەکە پەرلەمانیە هەرێمی کوردستان بەڵام ئیسیفادە لە سیستەمی ڕیاسیش کراوە. سەبارەت بە هاوپەیمانیەتێکە طبعاً من 100% تەئیدی قسەکەی کاکارێز دەکەم. پێم وایە ئەو هاوپەیمانیەتی لە بینی پارتی وێچێتی هەیە دڵنیام لەوەی کە بەو دژە بۆ چوونانە ئالۆزی تێناکەوە هەڵیش ناوەشێتەوە و ئومێدیش دەکەم نەک هەڵناوەشێتەوە بەڵکو بەرفراوان بکرێ. تۆ سیر بکە لە عێراق ئەزمەتی سیاسی زۆر گەورە لە ئارادایە. ئێران خەریکی ئینتیخاباتی خۆیتی وە دەکوڵێ. لە تورکیا ئەوە چەند ڕۆژێکە خەریکە وەزعێکی سیاسی زۆر جیاواز دێتە گۆڕێەوە ئیتیفاقێک لە بینی پەکەکە و حکوومەتی ئەردۆگان هەیە بۆی ڕێککەوتن ببێ. لەلایەکی تر ئەوە سووریا دیرانمانە و ئەویژ وەزعێکی سیاسی تایبەتی هەیە. ئەرێ پێم ناڵێ کاتی ئەوەیە ئێمە لە ناوخۆمان لەسەر هەندێک پرسی زۆر نیشتیمانی خەریکی بەناو یەکدا قژان و کێشە بۆ یەکتر دروستکردن بینیا ئەوە تا هاوپەیمانێتیەکەمان بەرفراوان بکەین ڕێک بکەوین لەسەر ئەوەی بناغی دەوڵەتێک و دەستورێک بۆ ئەم وڵاتە دابنین و ئیدارەی وڵات بکەین بۆی لە هەموو ئەو ئەزمانێکە لە دەوروبەرمان هەنا بتوانین لە قۆناغێک کە تێداین بچینە قۆناغێکی بێبوونی ئەو ڕێکەوتن نامەیە ناتوانن ئەو قۆناغە بپەڕێنن.
ئێمە ئەزانی چیە دەتوانین ڕەنگە بەڵام ئاسان نابێ بۆ هیچ لایەکمان ئاسان نابێ بتوانین تعامل لەگەڵ هەموو دۆخە سیاسی بکەین ڕەنگە دەستکەوتەکانمان زۆر بچوک دەبن سەرکەوتنەکانمان زۆر بچوک دەبن بەڵام ئەگەر پێکەوە کاتەمەوە ناگەێنێ هێشتا مەبدەئی دیموکراسیت بە تەواوەتی نەچەسپاوە لە هەرێمی کوردستان چەسپاوە هەر ئەو جەدەلەی کە ئێستا دەیبینین و ئەو شەڕە گەرم و گوڕە قسەکردن و گوتارانەی کە لە ئەوە ئەمە ئاماژەکردنە بەوەی کۆمەلگای تو هۆشیار و زمینەیەکی زۆر باشی دیموکراسی هەیە بەڵام لە مەسلەی سازان و گواستنەوە بۆ قۆناغێکی تر و ڕێککەوتن و یەکماڵی حتمما ڕێککەوتن نامە هەبێ کاگارێز بوونی ئەم ڕێککەوتن نامەیە پێدوانیە کە بەرژەوەندی منافەسەی پەکخستووە لە نێوان ئەو دوو لایەنەدا پێش ئێستا پرسیارەکانی ئەوە بوو ئەرێ ئەو پێتوانیە ئەو جیاوازی بۆ چوون لەسەر دەستوری یەکێتی و پارتی مەترسی دەکرێت هاوڵاتیانی لێ دەترسن بەڵێ ینی ئێستا ئەم ڕێککەوتن نامە استراتیژی چنارخانەڵێ زەڕورەکە بمێنێتەوە ینی ڕێککەوتنی نێوان دوو هێز دانوستانە تۆ شتێکە دەی شتێکە دەی بێگومان لە بەرامبەر شتێک کە ئیدەم شتێکیش وەدەست دەهێرم یعنی ئەوە نییە لەسەر حسابی لایەن گیان لەکەدی بەڵام ئەو ڕێککەوتن نامەی کە بووە بە چاوی خۆی ببین و ئێمەش بە چاوی خۆمان دەبینین پێش ڕێککەوتن بارودۆخی کوردستان چۆن بوو ئێستا بارودۆخی کوردستان چۆنە یعنی لە ڕووی ئاوەدانی لە ڕووی ئازادی ڕاگەاندن لە ڕووی ئازادی دەربڕین لە ڕووی پەیوەندی دەرەوە لە ڕووی دامەزراندنی دامدەستگاکانی حکوومەت لە ڕووی کاریگەریمان لە بەغدا لە ڕووی کاریگەریمان لە کۆمەلگای نێودەوڵەتی بەڕاستی حەق ئەو مەسەلانش لە بەرچاوگرین ئێمە خۆزگە دەخوازین زود بە زووترین کات ئەو قۆناغی گواستنەوە یاخود ڕاگوزەرە تێپەڕێنین بگەینە قۆناغی بەس کاگارێز تۆ باس لەوە دەکەیت کە بارودۆخی هەرێمی کوردستان جیاوازە بەڵام زۆریش ڕەخنەتان لێ دەگیرێت لەلایەن ئۆپۆزیسیۆن و چاودێرانەوە کاڵن ئەم ڕێککەوتن نامەیە تەنها بۆ دابشکردنی داهاتی ئەم وڵاتەیە بۆ ڕێککەوتنە لەسەر ناشەفافێت لە وڵاتەدا نازانمەوانی کە ئۆپۆزیسیۆن دایم باسیەکە ئەزانی چۆن ئۆپۆزیسیۆن ئەگەر ڕەخنە نەگرێتیەکە پێم بڵێ ئەگەر قسە نەکاتیەکە بەڵام بۆ ناشەفافی قسە بۆ دەکەم ئەمڕۆ وابزانم ئەمڕۆ بوو یاسایەک لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەر دەکرا یاسای بەدەستهێنانی زانیاری و هەتا لەسەر مەسەلەی دژایەتیکردنی گەندەڵی و بەدەستهێنانی زانیاری ئێستا ساڵی 2013 جیاواز زۆرە لەگەڵ 2009 لەگەڵ 2010 حەزەکەم حقەتە خەڵکەوە بزانی یعنی ئێمە هەم سیستەمی حکومڕانیەکەمان وەکو دەرێ ینی هەم حکومڕانیەکەمان بەرەو باش دەرێتێ هەم هاوڵاتیانی شوشیار بوون و هەم حزبەکانیش حەقی خۆیانە ڕەخنە بگرێن و حەقی خۆشیانە کەم و کوڕەکان دەرخات و دەستخۆشیان لێ دەکەین کاتێک پەنجە لەسەر کەم و کوڕەکانی حکوومەت دادن ئێمەش پەنجە لە پێویستە لەسەر کەم و کوردەکانی حکوومەت دابین ئەگەر ئەوە نەکەین وڵاتەکەمان بەرەو پێشەوە ناچین من پێم وایە هیچ حکوومەتێک هیچ دەسەڵاتێکی کاریگەر و بەهێز نابێت ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی نەبێتن ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی نەبێتن و کاتێک حکومڕانیەکەی ئێمە حکومڕانی کوردستان حکومڕانی بەهێز دەبێت کە هەمیشە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هێزەکانی ئۆپۆزیسیۆن و هێزەکانی دەسەڵات لە بەرامبەر یەکتریدا لە ململانێدا بن ئەجینا ئەگەر هەمومان برابەشی لێ سەروەتەکە دابشکەین و چەندت بەرەکەی و چەندم بەرەکەی و لە بین لایەنەکان ئێمە ناتوانین هەنگاوە بەرەو پێشەوە بچین بەڵام بێگومان یعنی کەم و کورتی هەیە بێگومان پێویستە پەنجە لەسەر کەم و کورتەکان دابنێ بەڵام ئەبێ هەموو لایەکمان سەر ڕایبوونی جیاوازیەکان ئەبێ هەمیشە بەرژەوەندی باڵای نیشتیمانەکەمان دەبەرچاوگرین کە من نەڵێم هەموو لایەنەکان من داوام ئەو ڕووم لە ئۆپۆزیسیۆن ئێستا بەڵام لە هەمان کە داڕوون وێچێتی و پارتیشە ئەبێ لە پێناوی بەرژەوەندی باڵای نیشتیمان بەرژەوەندی باڵای نیشتیمان لەلای ئێوە چییە کامانن کامەیە بەرژەوەندەکان بەلای ئێوە وەک مەسلەی دەستوری نییە لە بەرژەوەندی باڵای نیشتیمان ئەی بۆچی جیاوازن ئێوە پارتی ئێمەش ئەوەی داوا دەکەین سازش و سازانی ڕێککەوتنتان نییە لەسەرەوەی مەسەلە نیشتیمانیەکان بپارێزن بۆچی ئەمە کە مەسلەیە کە پەیوەستە بە نیشتیمان پێیوەستە بە هەرێمی کوردستان هەمووی جیاوازن لەسەری بەڵام لەسەر مەسلەی میزانیە و لەسەر مەسلەی حکومەت دروستکردن و لەسەر مەسلەی ئەوەی کە یاساکان بە زۆرینەی دەنگ لە پەرلەمان تێپەڕێنن لەسەر ئەوانە وڵات زین چۆنە متفقن سروخان لە هەموو وڵاتێکی دیموکراتی دنیاە یاسا بە زۆرینەوە کەمینە لە پەرلەمان دەرەچێ ئەو حزبێکە لە حکوومەتە ئەتوانێت یاساکانیش بە پێی ئەو بەرنامەی کە ڕاگەیاندووە یاساکان بگۆڕێ ئەو حقەتە ئەزانین بەڵام ئێستەوە زۆرینن لەسەر ئەمەش بۆچی ڕێگناکەون لەسەر چی ڕێکەوە لەسەر مەسلەی پرسی دەستور لەگەڵ پارتی بۆ ڕێگناکەون یان ئێوە بچنە لای پارتیان پارتی بێتە لای ئێمە پێمان وایە وەکو یەکێتی پێمان وایە دەستور پرسێکی نیشتیمانی گەورەیە پێمان وایە ڕەهەندێکی نیشتیمانی گەورەی هەیە لەبەرەوە بەر لە تاکید دەکەمەوە بەر لەوەی بخرێتە ریفراندۆم ئەبێ ڕێککەوتن و سازانی لەسەر بکرێت بەبێ ئێوە ئێمە لە زیانی یعنی بە زیانی دەبینین بۆ میلەتەکەمان ئەوە قسەمان
ئەزانی سەبارەت بەوەی کە باسی دەکەی ئێوە پارتی و یەکێتی خەڵکی نا ئۆپۆزیسیۆن دەبان ئەمەشتە ململانەیەکی سیاسیە و مەدانێکە و هەرکەسە و ئەسپی خۆی تاو دەدا بۆی جەماوەەر بۆ خۆی کەسب بکە و بێوێ بە جۆرێک وانی شام دەکە و باشترە ئەگەر ئەو لە سوڵتە بێ ئەمە مەسلێکی حەقیشە و شەرعیە لە انتخابات و لە هەڵبژاردن و لە پرۆسی دیموکراسی ڕەوایە. ئەمە ئێمە وەکو پارتی و یەکێتی ئەوەی هەیە بۆ خۆمانی دابش دەکەین ئەوەی هەیە کە ئێمە لە سوڵتەین و سەهمێکی ڕئیسیمان بەرکەوتە ئیستحقاقی انتخابیە دوو حزبن دەنگی زۆرینەی دەماوەریان هێناوە متمانیان هێناوە هاتوونەتە سەر سوڵتە استحقاقی خۆیانە لەسەرەوەی کە بەدەستیان هێناوە ڕخنەکە لەسەر ئەوەیە ئێوە ڕێکەوتنتان هەیە متفقن لەسەر هەموو شتێک بەڵام لە پرسێک کە کاک ئارێز وتی ئەمە نیشتیمانیە و چارە نووسازە ئێوە ڕێک ناکەون لەسەری ئێمە ڕێک بووین بەڕێکەوتنیش بەڵام تێک ئەم پرۆژەیە بەڕێکەوتن گەیشتە ئەمڕۆ و بێکەوە بە زۆرینەی دەنجی پەرلەمان یەک مخالف ئەم پرۆژەیە هاتوتە دەرێ 36 حزبی کوردستانی اتفاقی لەسەر کردووە ئێستاش یەکێتی نیشتیمانی ڕەفزی ئەم دەستوورەی نەکردووە پارتیش ڕەفزی نەکردووە سازان بەومانایە نییە کە ئەو دەستورە دەبێ ڕەفز بکرێتەوە پارتیش قبولیتی بەڵام دەبێ بگەنە تەوافقێک ڕەنگە دۆخێکی سیاسی دروست بووە من پێم وایە دانیشتەکان دانوستانەکان بەردەوامە و ئەمە ئاماژەکردن نییە بەوەی کە پارتیێکی من هەر یەک زۆر باسی بودجە دەکرێت بەشکردنی بودجە من یەک ڕاستی هەیە کە دەڵێ شەفافین من حەزەکەم حقەت هەیە لەسەر بودجە حیزبەکانیش ڕاستیکە حەزەکەم یعنی بینەرانیش بیزانن ئەو بودجە یەکێتی لە حکوومەتی وەرەگری من یەکێتی ئەزانم کەمترە یا لە یەک لەسەر چاری بەشێک لەو حیزبانەی تری کوردستان کەم ناکاتن یعنی بە پێی ڕێژەی جەماوەری یەکێتی و دەنگەکانی یەکێتی کەمترە لەسەر یەک لەسەر چاری هەندێک لەو حیزبانەی لە کوردستان هەن بۆ ئاگاداریت من پێم خۆش بۆ لەبەرەوەی قانونێکمان نییە تەنزیمی من حی حیزبەکان یان جیرۆی حیزبەکان بکاتن لەسەر ئەو بنچینەیە بەڵام پێتان وانە بێ بۆ نمونە ئەگەر ئێمە لە دەسەڵاتین ئێمە هەمومان بۆ خۆمان قوڕەکەت هەم بۆ خۆمان بردە من باز دەکەم یەکێکە لەو کێشانی کە پێویستە ئەوش ڕێکەوتی لەسەر بکەین پێویستە یاسای بەخشین یا یاسای من حیزبەکانیش لەو کوردستان دەرچێت کە زۆر پێویستە من کە پێ دەڵێم حیزب کە ئێمە کەمترین یەک لەسەر چاری حیزبەکان نەگرین مەبەستم هەندێک لە حیزبەکانی تری کوردستان مەبەستم پارتی نییە مەبەستم گۆڕان نییە مەبەستم بۆ ئاگاداری لە حیزبەکانی بە شێوەیەکی گشتی ئەو قسەیە دەکەم دەست خۆش کە خامۆش ئەگەر آخر قسە بۆ تۆیە ڕێککەوتن نامەی استراتیژی نێوانی یەکێتی و پارتی کە وەک لە لێدوانی هاوڵاتیانی دووهۆک و هەولێرا بینیمان هەندێکیان مەترسیان هەبوو کە ئەم ڕێککەوتن نامەیە بە نەمانی ئەم ڕێککەوتن نامەیە جارێکی دیکە ئەم دوو حزبە تووشی شەڕی ناوخۆ بنەوە ئایا پەرلەمانی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە توانیوێتی قانونێک دانێک کە جارێکی تر منعی ئەوە بکرای ڕێگری لە شەڕی دروستبوونی شەڕی ناوخۆ بکات ئەوەی ڕاستی بێ ئەو مەترسیانەی کە هەیە ئێستا لایەن هاوڵاتیانەوە بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە لەوانەیە هێشتان کۆمەڵێک دام و دەستگا هەبێ بە تەواوی یەکی نەگرت بێتەوە بە تایبەتیش هێزی پێشمەرگەی کوردستان دەستگاکانی ئاسایش بە تەواوی یەکی نەگرتوێتەوە لەوانەیە ئەوە لەوە سەرچاوی گرت بێت کە ببێتە هۆی ئەو ململانەیە بگاتە ڕادێ ئەوەی پێکدادانی چەکدار لە نێوان دوو هێزە ڕوودات جارێکی تر سوپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامێکی دیکە و گفتوگۆیەکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ